ئەو ڕێکەوتنەی حکوومەتی هەرێم لە واشنگتن لە بواری وزا لەگەڵ دوو کۆمپانیاکردیان حکوومەتی عێراق ڕەتی دەکاتەوە ئەمەش کێشە دروست دەکات. لەلایەکی تریشەوە چوار پارێزگارەکەی رێبی کوردستان چوونەتە سنە و لەوێ لە بواری کللتور و زۆر بواری ترا قسە و گفتوگۆ و ڕێکەوتن دەکەن. سڵاوتان لێبێت. بە ئیمزاکردنی دوو ڕێککەوتن نامەی گرنگ لە بواری وزەدا قۆناغێکی نوێی پەیوەندیەکانی نێوان کوردستان و ئەمریکا دەست پێ دەکات. ئەمە وتەی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمە. بەڵام حکوومەتی عێراق ئەو گرێبەستانە ڕەت دەکاتەوە. وەزارەتی نەوتی عێراق لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە ئەو ڕێکارانەی وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم بۆ گرێبەستەکان گرتوێتە بەر ڕەتی دەکەینەوە. دەشڵێت ڕێکارەکان بە ئاشکرا دژی یاسا عێراقیەکانە، چونکە نەوت مڵکی سەرجەم عێراقیەکانە و هەروە بەرهێنانێک لەو سامانەدا بکرێت دەبێت لە ڕێگەی حکوومەتی فیدراڵەوە بێت. هەر ئەوەندەشنا وەزارەتی نەوتی عێراق پێی وایە پشتبەست بە دەستور و بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەو گرێبەستانی حکوومەتی هەرێم پوچ و بەتاڵن. ناڕزایەتەکانی حکوومەتی عێراق لە کاتێکدایە بە وتەی کەمال محەممەد وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم بۆ ئەنجامدانی ئەو گرێبەستانە پرسیان بە حکوومەتی عێراق نەکردووە. سەرۆکی حکوومەتی هەرێمیش دەڵێت بەهای ئەو دوو ڕێکەوتنامەیە دەیان ملیار دۆلارە و کارەبا بۆ ملیۆنان کەس دابین دەکات و ئابووری هەرێمیش بەهێز دەکات. بۆ پتەوکردنی پەیوەندی بازرگانی و فەرهەنگیەکان پارێزگارەکانی هەولێر و سلێمانی و دووهۆک و ئەڵەبجە لە فڕۆکەخانەی هەولێرەوە سەرکەوتن و گەیشتنە سنە. لەوێش لەلایەن پارێزگار و خەڵکی شارەکەەوە پێشوازیەکی گەرموگوڕیان لێکرا. هەر لە ئاسمانیشەوە بە هەمان هەستی جەلال مەلەکشای شاعیری کورد کە دەڵێت ئاخۆ دەبێ ئەو ڕۆژە بێ کاوەی کوڕم جانتای سەفەر کاتەشانی دەڵاڵانی بەرگەراژی شاری سنە هاوار بکەن سلێمانی سلێمانی. هەواڵە بووبەکر چەند دوێنەیەکی شاخ و دەشت و دۆڵی کوردستانی لە ئاسمانەوە چرکاند و لە پۆستێکدا بە زمانە شیرینەکەی نووسیوێتی ئەم کوردستانە مای ژیانە، سەرچاوەی بوون و بەردەوامبوون و گەشەکردن و مانمانە. با هەڵبژاردن تەواو ببێت ڕێگەتان پێدەدەین بە ئازادانە مێز و عەرەبانەکانتان دابنێن و ئیشوکاری خۆتان بکەن. ئەمە بەڵێن و بانگەشەی کاتی بانگەشە بوو بۆ کاسبکارانی سەر پردەکەی نزی قەڵای کەرکووک، بەڵام ئەنجامەکەی لادانی عەرەبانەکانیان بوو. ئەمڕۆ ئەو کاسبکارانە گرت بوونەوە. ئەوان یەک داوایان هەیە و دەڵێن ئەو بەڵێنەی کاتی بانگەشەی هەڵبژاردن پێیان داین جێبەجێ بکەن و بمانگەڕێنەوە بۆ شوێنەکانمان. ئەوان هەفتەیەکە با بڕیاری قایمقامی کەرکووک لەو شوێنە لادراون بە وتەی فەرمان عوسمان کە خاوەنی مێزێکە لەسەر پردەکەی کەرکووک. ئەحمەد کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگا پێی وتون دوای جەژن دەیانگەڕێنەوە بۆ شوێنەکانیان، بەڵام وەک دەڵێت خۆیان بۆ جەژن ئامادە کردووە بڕێکی زۆر کەلوپەلیان کڕیوە. ئەگەر جەژن ساقی نەکەنەوە تووشی قەرز و قۆڵ هەدەبن. ڕۆژنیە ڕووداوێکی هاتوچۆ شین و گریان نەخاتە ماڵێکەوە و دڵی دایکێک نەسووتێنێتەوە. تا ئەمڕۆ لە ڕووداوێکی هاتوچۆدا دوو برا کە تازە لە هەڕەتی لایەتیدا بوون کەوتنە ژێر بار هەڵگرێکەوە و گیانیانە دەستدا. بەرهەم سەلاحی تەمەن 15 ساڵە و محەممەدی برای کە 14 ساڵە بەیەکەوە و بە سواری ماتۆڕێکەوە چوون بۆ قوتابخانە، بەڵام لەسەر ڕێگای مەیدان بۆ گوندی هاجیلەر تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەبن و دەکەونە ژێر بار هەڵگرێک. هەرزوو ئەو دوو برایە گیانە دەستدەدەن. بەپێی ئامارێکیش کە 1964 لە بڵاوکراوەکانی پەیجی هاتوچۆی گەرمیان دەستی کەوتووە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئەمڕۆ 46 ڕووداوی جۆراوجۆر لە سنوورەکە ڕوویان داوە بەهۆیەوە 80 کەس بریندار بوون و 14 کەسیش گیانیان لە دەستداوە. سەرنجتان ڕاتەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 1964 هەیە. ئەمڕۆ کشتوکاڵی دهۆک لە بڵاوکراوەیەکە باسی پەتاتە زۆرەکەی دهۆک دەکات. جوتیارانی دهۆک قۆڵیان لێڵ ماڵیوە بەجارێک 48,000 دۆنم زەویان بە پەتاتە بۆ ئەم ساڵ چاندووە. چاوەڕێ دەکرێت بەرهەمێکی ئێجگار زۆری هەبێت. ئێوە بە خۆتان دەزانن دهۆک پارێزگای دهۆک و دەوروبەری بە پەتاتە بەناوبانگە. ساڵی پار بەشێکیان ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان کرد. ئەم ساڵی چاوەڕێ دەکرێت ئەو 48,000 دۆنم زەویە کە بە پەتاتە چێنراوە 600,000 تۆن پەتاتە بەرهەم بهێنێت. کشتوکاڵ دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان چاکەیەکی لەگەڵ جوتیارەکان کردووە کە پەتاتەی هاوردەکردنی پەتاتەی قەدەغە کردو بۆیان پەتاتە زۆرەی ناوخۆ ساغ ببێتەوە و ڕێگەش دەدەن هەر لەو پەتاتەی ڕەوانەی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بکەن بۆەوەی لەوێش بەشێکی ساغ بکەنەوە. جا پەتاتەی دوهۆک تاموچێژێکی زۆر تایبەتی هەیە. لە ساڵانی ڕابردوو مارکەی خواردنی بەناوبانگی ماکدۆناڵز داوای کردبوو کە لەو پەتاتەیەیان بۆ
بنێرن بۆیە ئەم ساڵیش پارێزگای دوهۆک بەرهەمێکی باشی پەتاتەی دەبێت. ماوەڵەکان ئەمڕۆ بوو کاتێک شات بۆ هەموو لایەک.